باسی گرنگی و گەشت و گەڕانەکەین لە ئەزممویشیانی خۆمانە ئێمە هەر تاژێکمان پێویستمان بەوەیە کە ڕۆژانە چینە سەرکاری خۆمان و بەردەوام مەشغوڵێتمانەیە و بەردەوام سترێسێکی زۆر لەسەرمان کۆ بێتەوە بەردەوام هەستەکەین هیلاچینمان دوین بەڵام کاتێکیشمان پێویستە پشوێک بین جااو پشووە پێویستی بەوەیە کە بچینە شوێنێک تاوەکو بتوانین هەم لە ڕووی دەرونیەوە هەم لە ڕووی جەستەیەوە هەم لە ڕووی ئەوەی کە بتوانین گەشتێکیش بۆ خۆمان ئەنجام بین جای هەمیشە و دوومانە ئایا گەشت هەر ئەوەیە کە ئێمە لە وڵاتەکەی خۆمان بچینە دەرەوە و سوار فڕۆکە بین ئیتر دوورکەینەوە پێڵەن گەشت نەوەڵا هەنووە جۆری گەشتمان هەیە وە گەشتەکانی دەتوانیت تۆ خۆت لەگەڵ بارودۆخی خۆتا ئەو گەشتە بۆ خۆت دروستکەیت جا خۆتیت یاخود خێزانەکەتە یاخۆ کەسێک کە تۆ دڵت پێخۆشە لەگەڵ یاچی بۆ گەشت باسی جۆرەکانی گەشتیش بکەین ئایا ئەو گەشتانەی کە لە بواری زانستیە ئەنجامەدرێ یاخۆ ئەو گەشتانەی کە بۆ ئەزمموی ژیانی خۆت و خۆشی خۆت ئەنجامەدرێ ئێمە ئەمڕۆ کۆمەڵێک لە جۆرە گەشتەکان باسەکەین و وەسوود و تایبەتمەندیەکانیشی خۆی لە چیا بینێتەوە و لە ئێستاشا گەشتارێکی زۆریش ڕووی کردوتە هەرێمەکەمان کە بۆی کە بتوانن لێرە لە جەژنە لەگەڵ ئێمە بن گفتوگۆکەین لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز کاک پشتیوان جەمال وەکو ڕاهێنەری گەشە پێدانی مرۆیی کە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە کاک پشتیوان زۆر بەخێر بێ بەیانی باش پێشەوەی داخڵی پرۆگرامەکە بینەوە لەگەڵ بینەری ڕاهێنانەکانە یەکێ لە یادەوەری خۆشەکانە باسکۆڵام من حەزەکەم بینەرەکانیشمان گویان لێبێت کە باسی گەشت و گوزارەکەی وتی ئێمە کەم ناو بووین من خۆم زۆرم حەز لە گەشتە پێم خۆشە خۆ باسیکەی باوکە چۆن بۆ لەگەڵەوە ئەنجا دوایچینە سەر بابەتەکە زۆر سپاس بۆ شاشە جوانەکەی کورسات سپاس بەخێر بێ. بەڕاستی خۆی گەشت پێویستە بۆ ژیان من باسی ئەوم کرد لەگەڵ بەڕێستانە پێشووی بێن ناو بەرنامەکەەوە خوافی کە باوکم یەکێک بوو لەو کەسانەی کە بەردەوام حەزی بەچوونە دەرەوە هەبوو یعنی سایقی لۆری بوو بەڵێ پێنجشەمە و جمعان عادەتەن کە ئەبوو بە پێنجشەمەی تر لە گەڕەکە دراوسەکانمانی کۆ ئەکردەوە هەمومان یەکردە ناو لۆرێکەوەی بردین بۆ یا سەرای سوبحاناغا و کاتە هەبوو یا بۆ ئەحمەداوە لێوە کۆیە کردینەوەی تر شەو ئەماینەوە یاعتیادی دراوسەی وە هەبوو بێشکەی پێ بوو کاتە بێشکە هەبوو بێشکەکەشمان بۆ سەر خزی اعتیادی لە مناڵەکەی لەناو بێشکەکە بوو شەو لێ ئەماینەوە بۆ ڕۆژی جومای ئێوارەکە اینجا گەڕینەوە ئەنیەوە یادگاریکی زۆر خۆش بوو من بیرمێت لە ساڵی هەفتاکان و هەشتاکانە خەڵک بە تایبەتی خەڵکی شاری سلێمانی زۆرتر حەزی بە گەشتکردن و سەیرانوانە وەک لە چاو ئێستەیە ینی ئەوەندەی بیرم بێت باخی بەختیاری هەبوو بەڵێ ئەم باخی بەختیاری کە ئێستا ئاوە جوانەکەی نەماوە بەڕاستی ئاوێکی هەبوو سازگار ئەهات مەلەیان تیا کرد جالەوێ ئاهەنگی بووکوساوە ئاهەنگی بووکوساوە لەیەکەوە بوونەوە هەل لە نیۆڕۆ کورسیان ڕیزە کرد ئەم خەڵکە بەچلی کوردیەوە لێکۆ بۆ من مناڵ بووم کە لەگەڵ ڕویان ئەکردە ئەوێ تۆش سەلمان دەکە لە جیلی ئاڵ تەمەنی زۆرە سیرە کردم سوال مناڵ بووم کە یارمردین بۆ ینی ئەو کاتە باخی باشە ئەڵبەتە بەڵێ بەڵێ ینی باخی بەختیاریە بوو بەڕاستی خۆشترین سەیرانگا بوو لە سلێمانیە تەنانەت باخی گشتیش کە ئێستا ینی گرنگجیکی ئۆتۆی پێ نادرێت خەڵکی سلێمانی زۆر ینی ئەو شوێرە خۆشانە بوو ئەچون تایە ئەمانەوەدا نیشتن خواردنیان هێنا چۆن ئێستا چاویلانت هەیە و هەواری شار هەیە ینی باخی گشتی ڕەمزێکی شاری سلێمانی بوو کە خەڵک تایە کۆبوونەوە ڕۆژانی هەینی جاو نەریتە جوانەی دراوسێ لەگەڵ ئەم نمونەی کە تۆ باست کردم پێم خۆش بوو کە لە شاری سلێمانی بۆ شارەکانی تیش بەس بە تایبەتی بۆ سلەیمانی هەمیشە ئەوەی دراوسێکە خزمەکەم لەگەڵمانە لە هەموو خۆشی و ناخۆشیەکان تا لەگەڵ تایە جاوی کە ئێوەش بە کۆڵانەکەم و کۆبوونەتەوە بێشکەکەشتان بردووە ئەمەیە نەگەشتەکە ڕۆحێکی خۆشەویستی لە نێواتان ینی ئەتوانم بڵێم مێسش کە بە ئەچم بۆ سەیسایخ و بۆ هەڵەبجەوانە کە بەسەر سوبحاناغا ڕووی ئەو یادگارێ جوانانە لە مێشکمانە ماوەتەوە ینی شوێنێکی زۆر خۆش بەس بەداخەوە ئێستا ینی گرنگجی ئەو دوی پێ نادری و شوێنە تۆ کە باست کرد ئێمە چێژمان وەرگرت وای بەحاڵەوە کە جەنابەت بۆ خۆت بەشێک بووی لەو یادگاریانە جا ئێستا با بڕێنە سەرەکە کاک پشتیان زۆر جار کاتێ باسی گەشت دەکرێت ئێستا تۆ باست کردوتە لە ناو شارەکەی هەنێک شوێنی سەیرانگا بوو ئەشوین سەردانمانە کرد یەک دنیا چێژمان ئەبر ئێستا ئەبینێت کە کەسەکان لاەن وایە چێژ یعنی ئەوەی کە تۆ بۆ نمونە ئەگەر ویست گەشت و گوزارێک بێ بەش نەبی لەم چێژە ئەبێت یەک دنیا پارە خەرج بکەی ئەبێ یەک دنیا کاتی بۆ دابنێ هەر بۆیە زۆر بیانێک ئەهێنەوە ئەڵێن بۆم ناکرێت یان پارە بەدەستۆنی بەڕاستی گەشت و گوزارکردن واتە ڕاستەقینەکە یانی چی؟ وەڵاهی گەر بێنە سەر پێناسەکردن هیچ پێناسی شوێنێ بەڵام لایەنی دەروونناسی ئەگەر تۆ بتوێت ئاسوودەیەک بە مێشی خۆت بێت ئەگەر سێ بکرد لە ڕۆژی شەمەوە تا پێنجشەممە تۆ
جەنجاڵیەکانی ژیان لە کار و کەسابەتەوە یاخود لە دەوامی دائیرەوە یەک کێشانەی کێتە بەردەمت لە کارەکەیە یعنی مێشکی مەشغوڵ کردووی ئەگەر تۆ بتوانیت هەفتەی ڕۆژێک کە ڕۆژی هەینی پێ ئەو درێت لە وڵاتی ئێمە ڕۆژی هەینی بە پشودانراوە بتوانیت ئیسراحەتێک بە مێشی خۆت بیت بە دەرونی خۆت بیت گەشتێک بکەیت گەشتەکە وەکو باسمان کرد شب مەرج ئەوە نییە تۆ پارێکی زۆر سەرف بکەیت و بڕۆیتە دەرەوە ینی ئەتوانیت هەر مناڵەکانی خۆت کۆکەیت تۆ تەنانەت ئەگەر سیارەشت نەبێت پارکێکی نزیک ماڵی خۆتان هەبێت ئەتوانیت نانێک دروست بکەیت و ئێوارە بڕۆی لەوێ دابنیشیت لەگەڵ مناڵەکانە ئاسوودەیەکی دەروون یەکێک لەو سیفەتانەی کە لە گەشتا دروست ئەبێت پتەوکردنی پەیوەندیەکانە پتەوکردنی پەیوەندیەکان پەیوەندی خێزانی بێت پەیوەندی خزمایەتی بێت پەیوەندی هاوڕێیەتی بێت لەگەڵ هاوڕێە بڕۆیتە دەرەوە پەیوەندی ینی خۆشەویستی دروست ئەکات بە دڵنیاییەوە تۆ بیهێنە بەر چاوی خۆت ئەمڕۆ پەیوەندی کۆمەڵایەتەکان بمانەوەی نەمانەوە بەرەوکزی ڕۆشتووە هۆکارەکەی یەکێکی ئەگەڕێتەوە بۆچی بۆ نەبوونی ئەو کۆبوونەوە و گەشتە خۆشانەی کە ئەکرا لە کاتی خۆیان لە ڕابردووە من بیرەوەریکی جوانترم هاتە بەرچاو لە کاتی قسەکردنمانە لە گەڕێکی سەرکارێز بووین پیاوێک هەبوو بە ڕەحمەت بێ پیانەوت مەلاسوورە ئێستش کاکە حەمەی کوڕی هەر لە جێگەی خۆی ماوە پیکابێکی هەبوو پیکابە زەردەکە پیکابێکی زەرد بوو بە هەمان شێوەی باوکم چۆن ینی بڵین بە لۆرێکە دراوسەکانی کۆ کردووە کۆی ئەکردینەوە ئەی بردین بیرمێت جارێکیان مناڵ بووین کۆی ئەکردینەوە ئەی هێناین بۆ پیری شەوچێڵ پیری شەوچێڵ کە لە پشتی گۆیژەوە بڵین بەرە و شارباژێر ئەڕۆی ئەی بردن بۆ ئەوێ ئیتر ئەو خەڵکەتدا ئەنیشت هەمووی دراوسێش بووی یعنی لەوانی خزم کەسێکی شیتیان نەبوو بێ بەیەکەوەدا ئەنیشتین ژیانێکی خۆشیان ئەبرد بەس بە گشتی ئەگەر سەیری بکەیت ئەمڕۆ ئەو شتانە کە نەماوە نەبوونەکەی لەوانەیە لایانی دارایی کاریگەریەکی هەبوو بێت بۆ سەر ئەو لایەنە کاریگەری هەیەەوە هەمیشەش باسمان کردووە کە هاتنە پێشەوەی تەکنەلۆژیا لە چەنە سوودی لێبینی زۆر جارەمەش پەیوەندەکانی تۆزێک کاڵتر کردو تۆ ئێستا بەنامەیەک تەنانەت دایکەکەشە سەری لێ نای بەنامەیەک یاخود لە ڕێگەی خوشکێکتەوە ئاگاداریەبی بەڵام ئەوسا ترکە پێشەمەیان لێوەخوا زوو دەوام تەواو بێ تا ئێستاش پێشەمان دەوام زوو تەواو بێ بۆی کە زوو بڕۆیت و پشوویەکی خۆبەی با باسێکیەوە بکەین جۆرەکانی گەشت کاک پشتیوان ینی هەندێک گەشتمان هەیە تۆ بۆ زانستی ئەنجامیایی لە ڕێگەی زانکۆکان و پەیمانگاکان و خوێندکارە بەڕێزەکانمانش ناوێنین گەشتە هەرچن بۆ شوێنانەشی کە گەشت و گوزارە هەندێک گەشتیشمان هەیە تۆ بۆ پشودانی خۆت و خێزانەکەت و مناڵەکانی ئەنجامیایی ئەم جۆرە گەشتانە چی جیاوازیەکی تایە بۆ ئەزمموی ژیانی مرۆڤایەتی خۆی یەکێک لەو سیفەتانەی یا سوودەکانی گەشتکردن ئەوەیە کە ئیسە تۆ ئەگەر گەشتێک وەکو خێزانی باسم کرد بۆ پتەوکردنی پەیوەندەکان و خۆشەویستکردنی زیاکات گەشتی زانستی هەیە بۆ فێربوونی زانستە ئەوەیش لەگەڵ ئەوەیە گۆڕینەوەی زانستەکان ینی تۆ کە گەشتێکی زانستی ئەەکەیت بۆ نمونە گەشتی زانستی قوتابیان لە بینی زانکۆی سلێمانی و زانکۆی سەلاحەدی نابڵێن لە هەولێر ئەکرێت گەشتێک ئەکرێت ئەوان دێن بۆ سلێمانی ئەمان ئەچن بۆ هەولێر ڕاگۆڕینەوەی سوودوەرگرتنە لە ئەزمونونەکانی یەکتری جگەلەوەی کە پەیوەندی بەهێز ئەکات یا مرۆڤ جاری وایە پێویستی بۆیە کە ئەڕات بۆ دەرەوەی وڵات بانگێژەکرێت بۆ گەشتێکی زانستی مؤتەمەرێکە ئەڕۆیت ئەنی ئەمە کۆمەڵێک ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی لە مانگی سەیە گەشتێکی وامان کرد بۆ وڵاتی تورکیا ینی بەڕاستی زۆر ئیسیفادەمان لە زۆر سوودمان لێ بینی یەکێک لەو سوودانی کە بینیمان ئەوانەی کە لەوێ بوون لە وڵاتی سوودان و لوبناان و مالیزیا و ینی لە کۆمەڵی وڵاتی زۆرەوە هاتبوون ئێمە وەکو کورد چوینە ئەوێ ئەنی ڕۆژێک بەجلی کوردیەوە کە چوینە ژوورەوە هەمویان تەعجوبیان لێ هاو یەکێک لەوانە سۆدانەکان بوون ئمە نەشیدی خوایوەتەن ئاوان بەکەمان وت لە ناو تورکیا ینی لە مؤتەمەرەکەیە وەکو کورد بەجلی کوردیەوە هەمویان ینی چەپڵیان لێ تێنە ئەگەشتن بەس حەزیان لە ئاوازەکەی بوو تێژ نەئەگەشتن سۆدانەکان هەستان ینی بە شێوازی خۆیان هەڵپەرچەیەک هاتن یینیان کرد ناساندنی کەلتوری ئێمە بۆ وڵاتانەیەکێک بوو لەو سوودانی ئەو گەشتە کە ئێمەین جگەلەوەی کە گەشتێکی زانستی بوو لەگەڵ ئەوشا گەشتێکی ناساندنی کەلتوری وڵاتەکەمان بوو بۆ خەڵکە کاتە گەشتکردن یەکێک لە سوودەکانی تریەوەیە تۆ
کەلتوری وڵاتەکانی خۆت بە خەڵکی تر ئەناسێنی و کەلتوری خەڵکی تریش فێر ئەبی تو زۆر ئەزمموی ژوەر ئەگریت ئەزمون وەرگتن ئەوە بنیام زۆر بەلایە شت فێرە بێ لە گەشتا جگەلەوە ئەگەر هین بێت بیری لێ بکەیتەوە تۆ کە ئەڕۆیتە وڵاتێکەوە کۆمەڵی خواردن هەیە کە ئێمە لێرە لەوانەیە نەمان خوارد بێت لەوێ کۆمەڵی خواردن بۆ نمونە ئێستا لە وڵاتی ئێمە کەی باسی نەباتی و گۆشتی کراوە ینی کەسی جیایی کە هەر خواردنە جیایەکان خوارد و ئەوانەی کە گۆشت و گیاندارەکان بەڵام ئێستا ئەو شتە هەیە لە چیەوە هات غێر لەوەی کە بڵین کۆمەڵە خەڵک گەشتی کردووە ڕۆشتۆ بۆ کۆمەڵە وڵات بینوێتی کەسانێک ئەم خواردنە ئەخۆن بەم شێوەیە ئەم بەرنمەیە بەکار ئەهێنن هێناوێنە تۆی سە لێرە کۆمەڵی خەڵک ئیسفادەی لێکات واتە جگەلەوە گەشتی زانستی گەشتی چۆنەڵی خێزانی گەشتی تەنانەت یعنی سیاسیش هەیە لە بینی وڵاتەکانە ینی تۆ بانگێشت دەکرێت بۆ وڵاتێک کە ئەڕۆیت سوود لە ئەزمموی سیاسی ئەوان وەرئەگریت ئەی هێنیتەوە لە وڵاتەکەی خۆت تا جێبەجێ ئەەکەیت سیاسەتی وڵاتی خۆت کە کۆمەڵێ کێشە هاتووەتە بەردەمە چارەسەرت کردووە لەوێ باسی ئەەکەیت ئەوان سوودی لێن کاتە بە گشتی گەشت ئەگەر لێکی بیتەوە بریتێ لە چی بریتێلەوەی کە گۆڕینەوەی ئەزمونونەکانە لە بینی کەسەکانە مرۆڤەکانە زۆر باشە باسی چیوە بکەین بە هەر زۆر دوور نەکەینەوە بۆ وڵاتەکانی دراوسێک کامەش تایبەتمەندی خۆیەک و بەڕێزامەشەیە ئێمە ڕۆژانە بینی گەرمایەکی زۆرە بەڵام ئێواران کاچیتە پارچی ئازادی یاخو پارچی واریشات دڵ دەکرێتەوە و خێزانە جوانە بینی هاتوون لە خوانەکەی ئێوارەیان لە ماڵەوە هێڵگرتووە هێنایانە بۆیە هەندێک کێشە کۆمەڵایەتەکانمانەیە زۆر جار لە چوارچوەی خێزانایە زۆر جارێ ماتوانین لە ڕێگەی ئەستا ئەو خواردنی حازری کرێتەوە بیکەرە سەبەتەیەک و بابچین لەو پارکە دانیشین بیخۆین ئەم شێوازە گەشتە کورتە ئەبێتە چارەسەری ئەوەی کە بتوانین خێزانەکانمان نەگەر کۆمەڵێ سترێسی و جەنجاڵی ژیانی ڕۆژانە و گرفتەکان لە بەردەمانە بێت چارەسەریکەین لەوەی کە دانیشین لە کەشێکی کراوەیە و بتوانین کێشەکان بەهێمنتر باسیکەین تاوەکو چارەسەری بۆ بدۆزینەوە بە دڵنیاییەوە ینی هەواری شارمان هەیە چاڤیلاند هەیە لەگەڵ ئەوەی پارکی ئازادیشمان هەیە بەڵام بەداخەوە ینی کە ئەڵم بەداخەوە ئەوەیە جاری وا هەیە هۆشیاری کەسەکان ینی کاتێکە ئەم خێزانە کۆکەیتەوە کۆ ئەچیتە شوێنێکەوە دائەنیشیت ئەبێتە هۆکاری ئەوەی کۆمەڵە کەسی نەزان یاخود تێنەگەیشت و واکەن بێزارە بکەن لە شوێنەکەی بە پیسکردنی ئەو شوێنە یاخود بە دەنگ بەرزکردنەوەی خوانەخواستە مۆسیقایەکە ئیزعاجت ئەکا جاری وایە کە تۆ ئەڵی با بڕۆین بۆ فلان شوێن بە مناڵەکانت بە خێزانەکەت ئەڵی با بە بۆ چۆ بڕۆین کۆمەڵی خەڵکی لێ چوین جاری پێش و ئیزعاجیان کردین ئەنی نەبوونی چاودێریەک بەسەر ئەو کەسانەوە بۆی کە شتێکی ئەوا ڕوونەدات جاری وایە وا ئەکات کە خێزانەکان پاشکەس بنەوە بەڵام باشترین چارەسەر بۆ کێشە خێزانیەکان بۆ سترێز نەهێشتن لەسەر دەروونەکان چوونە دەروەیە لە چوارچێوەی ماڵەوە باشترینەوە تەنانەت ئەگەر بۆ دۆدرمە خواردنێکیش بێت من پێڵێم گەشت ینی کۆیان کەیتەوە زۆر ئاساییە ئەگەر ئێوارەیە کۆیان کەیتەوە هەر بە پیاسە مناڵەکانت بەریتە دەرەوە لەگەڵ خۆتا با بڕۆین دۆدرمەیە بخۆین بەیەکەوە ئەبێتە هۆی ئەوەی کە پەیوەندیت لەگەڵ مناڵەکانە پەیوەندی کۆمەڵای خێزانەکانە جارێکی تازە کە بە تایبەت بەداخۆ لە ئێستای وای لە هاتووە مناڵەکان ئەوەنە تێکەڵ بم دنیا تەکنەلۆژیایە بوون ئەوێ دایک و باوک لەیان بپارڕێتەوە وەرە با بچینە دەرەوە پێما بێ ئەم دەرەوە چوونە دەرفەتێکی بەدڵنیا ئێمە جاران کاتی خۆی شەڕوانە فرۆش بە دایک و باوکمانمان و بمان بەنە دەرەوە بێزار بەڵام ئێستا لەبەر ئەوەی کە ئایپادەکە چیتە دەرەوە خەت نییە اینجا داوای خەتیشە لێکە مەجبوری یان جاری وایە سیرەکەی مەجبوری لەبەرەوەی بیان بیتە دەرەوە کۆمەڵش ئیلتیزامات کە خۆت ناتەوێت بیکەی لەبەر ئەوان بۆی بیان بیتە دەرەوە بیکەی ینی بۆ نمونە خەتێکی ئەتەرنێتی ئەبێ سەفەری و پێ بێ لەبەر خاتریەوەی کە وەراتان بم بۆ پارکێ گەو خەتێکی سەفەریشم پێ بەتەنداێنم جاخۆی گەشتکردن هاوڕێ گەشتش زۆر زۆر مهمە کێ هەڵە بژێری تەبیعەتی لە تەبیعەتت نزیک بێ تەنانەتەوەتر تۆ کەس و هاوڕێ لە سەفەر و لە گەشت دایناسی ئەوەشمان هەیە ئێمە ڕێکخراوێکمان هەیە نامێت بێ بەڕێکلام لێرەوە بەڵام یەکێک لە بەشەکانی ڕێکخراوەکەمان کە هەمانە ناومان ناوە گەشت و ڕاهێنان ینی گەشت بە بەشداربووانی خولەکان ئەەکەین گەشتیان پێ ئەەکەین تر بۆ شوێنێک بێت حتا لە ناو کوردستانە بێت بۆ هەولێر و زاخۆ و دهۆک بێت یاخود بڵێن بۆ ئێران بێ ماوەیەک لەمە و پێش تقریبن دە ڕۆژێک لەمە و پێش جەماعەتێکمان ڕۆشتن بۆ
وڵاتی ئێران هەمووی 3 ڕۆژە بێ گەڕاونەتەوە گەشتێکیان پێکردن و لەگەڵەوەشا لەوێ کۆمەڵێک بابەتی دەرونی وینیان بۆ باس کردوون ینی ئەمە یەکێکە لەو شتانی کێمە ئەتوانین بیکەین لە بواری ڕاهێنانەکەیە داهێنانێکمانتیا کردووە لە کۆتایی خولەکەیە گەشتێکیان پێ بکەین بۆ ئەوەی کە ئیسراحەت بکەن بەڵام بەبیرم دێت لە گەشتکردنە ئەگەر بمانوێت باسی بکەین زۆربەی وەخت باسی هاوڕێت کرد هاوڕێی گەشت زۆر مهمە لە فەرمودەیەکی پێغەمبەر ساسم هاتۆ باسیەکە دەفەرمێ ئەگەر ویستت کەسانێک تاقی بکەیتەوە ینی بزانیت هاوڕێی باشن یەکێک لەو شتانی کە بۆ دەربکەوێ هاوڕێی باشە سەفەرە گەشتکردنە چکە هاوڕێی تنگانە لە کاتی سەفەراتر ئەکەوێت ینی لە هەموو گەشتێکە سەرەکی بەردەوام لەگەڵ تایە چاڕان جا ئەگەر لە گەشتا هاوڕێکەت هاوڕێ بە بمانای کەلیمە ئەوە هەر گەشتێکی زۆر خۆش دەرەچێت یعنی ئێمە ئێستا کۆمەڵە برادەری کۆنین زمانی ئامادەیی بەیەکەوە بووین تەمەنمان لە سەر و چلەکان و پەنجاکانەوەیە شتێکی زۆر زۆر خۆشمان کردو گروپێکمان دروست کردو تازە یەکتریمان دۆزیەوە لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە سوودەشی هەیە مانگانە یا چل شەو جارێک کۆبوونەوە ئەەکەین و گەشتێکەکەین و ئەچینە دەرەوە باسی زیکرات و باسی یادگاری تەلەبایەتی خۆمانەکەین و گەنجێتی خۆمانەکەین یعنی هەستەکەین ئەو شەوەکە ئاگەڕێینەوە ماڵەوە کەسێکی زۆر جیاوازترین لە ڕۆژی پێشووتر کە بڵین گەشتەکەمان نەکردو زۆر باشە ئەمما کەینە دوایین پرسیار ئەگەر هاوکارم هەر پرسیاری نەمابێت لە دوایین جارە ئێمە چۆن بتوانین لە ڕێگەی گەشتەکانمانەوە لە ڕێگەی ئەوەی کە بتوانین ژیانێکی ئاساییمان هەبێ و کە بتوانین هەمیشە پلانمان هەبێ بۆ داهاتووتر گەشت بکەینە بەشێک لە ژیانی ڕۆژانەمان و بتوانین لە ڕێگەی گەشتەوە هەمیشە هەنگاوی تازەترمانە بێ بۆ ئەزمموی ژیانی خۆمان پرسیارێکی زۆر جوان بوو ئەگەر ئێمە سەیری کەسە ئەوروپیەکان بکەین بەردەوامیان باسی ئەوروپاکەین ئەوان لە ژیانی خۆیانە ینی پلانێکیان هەیە ئەو کەسەی کە فەرمانبەرە لە هەر شوێنێکە لە کۆمپانیایە لە حکومیە پلانیان واداناوە هەموو ساڵێک لە بانقا بڵین داهاتێک بۆ خۆی کۆ ئەکاتەوە هەموو ساڵی جارێک گەشتێک ئەکات گەشتێک بە مناڵەکانی ئەکاتی تر ئەم گەشتە بۆ وڵاتێکی تر بێت لە وڵاتەکەی خۆیان بێت گرنگ ئەوەیە ساڵی جارێک گەشتێک بە خۆی یا بە مناڵەکانی ئەکات و ئەڕوات بۆ ئەوەی کە پشوویەک بە دەرونی خۆی بات بەرەو باشترین پلان بەڕای من باشترین پلان ئەوەیە کە هەموو مرۆڤێک ئەتوانێت داهاتێکی کەم مانگانە داهاتێکی کەم لا ببات لە پشووی هاوینە گەشتێک بۆ خۆی دروستکات بۆ مناڵەکانی شەرت نییە بۆ دەرەوەی وڵات بێت با بڕۆی هەفتەیەک لە هەولێر بمێنیتەوە با بڕۆی هەفتەیەک لە هاوین هاوارەکانی زاخۆ بڵین دوهۆک بمێنیتەوە گرنگەوەی تۆ پلانت هەبێت کە ساڵی جارێک یان دوو جار گەشتێکت هەبێت بتوانیت ئاسوودەی دەرونی بە خۆت و ماڵ و مناڵ بگەێنیت ئەمە زۆر زۆر ئەوەش بەوە ئەکرێت کە داهاتێکت هەبێت تۆ مانگانە لێیلا بێ لە جیاتی ئەوەی کە لە مانگێکە بۆ نمونە دەجار شتی زیایە لە خواردنە زیایە ئیسرافێکی تیاکەی با 5 جار بێت و بەڵام پێنجەکەی تری دابنی بۆ گەشتێکە لەگەڵ ماڵ و مناڵتان ینی ئەمەش بە زەرور بزانێ پێچانەکەیشی منە کاک پشتیان کەسی وایە دنیاک پاراواتە گەشتەکە خەرجیەکە بەڵام لەبەرەوەیکە هەر بڵناکۆکی و شەڕە هیچ کاریگەریەکی پێمە باش زۆر بەجێ نایە ئەڵێ پرسیار ئەهێنێت یەکشتی زۆر گرنگ کە کۆتا پرسیاریش بوو بەڵام بە ئەمە پرسیارەوی هێنا زۆربەی وەخت ئێمە هەڵەیەکمان هەیە لە گەشتکردنە لەوانەیە هەمووتان متتەفق بن لەگەڵما کە گەشت ئەەکەین مۆبایلەکەمان بەدەستەوە دەسەکەین بە ڕسمگرتن ئەوەنە ڕسم ئەگرین ئەوەنە ڤیددیو ئەگرین تام لەو لەزت لەو شوێنە نبینین هاوڕەکانمان ڕێک لەگەڵ ئێمە ئەزانن لە کوێنە بوون هەر لەزت لەو شوێنە و لە سروشتەکە نبینی بۆیە باشترین شت ئەوەیە کە گەشتت کرد قەینا ڕسمێ دوو ڕسم بگرە وەکو یادگاریەک بەڵام باشترین شت ئەوەیە کە مۆبایلەکەت بکوژێنی تۆ بیخیتە ئەو لاوە و تەمەتع بۆ سروشتەوە کە گەشت بۆ کردووە لەزەتی لێ ببین دەستەکانە خۆش سپاس بۆ زانیاریەکان زۆر سپاس.